بناوی خوای گەورە و مهرەبان تێکۆشەرانی ڕاپەڕین بەتەڵەکانی ڕاپەڕین یەکێتیەکانی ڕاپەڕین 32 ساڵ پێش ئێستا خەڵکی کوردستان هەڵسان دەستیان پێکرد بە ڕووخاندنی خراپترین ڕێژیم هی سەدام حوسێن کە هەموو دنیا لێیە ترسا بەڵام ئێوە لێی نائەترسان ئەمەمان کرد بۆ ئازادی بۆ گەلەکەمان بۆ کوردستانەکەمان کوردستان زۆر چووەتە پێشەوە لەم ساڵانە بەرزیمان بینیوە و نزمیمان بینیوە ئێستا 2023 حەزەکەم چەند پرسیارێکتان لێ بکەم رازین بەم وەزعە رازین بەم وەزعە وەکو پێویست پێشکەوتوین ببوورە گوێم لێ نییە رازین لە وەزعی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانیش رازی نییە یەکێک لە سەبەبەکانی کە من لێرەم ئەمڕۆ ئەوەیە داوای لێبردوونتان لێ بکەم لەو ڕۆژەوەی کە جەبار فەرمان و مام جەلال و کاکۆسرەت و هێرۆخان نەخۆش کەوتن وەکو پێویست شەڕمان بۆ ئێوە نەکردووە کێشەی ناوخۆمان هەبووە بەڵام ئەو مەرحەلەیەمان تێپەڕاند ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە قووەتە بە هێزە بە عیلاقاتە بە توانایە بەداخەوە غەدرێکی زۆرتان لێکراوە بەداخەوە ئەو خزمەتەی کە کردوتانە ئەو خوێنەی کە ڕشتوتانە وەک پێویست ڕێزی لێ نەگیراوە 2 ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە ئەو فەراغەی کە حکوومەت دروستی کردووە پڕیکەینەوە من ڕازی نیم بە وەزعە و باسی زەونی سەوز و باسی زەونی زەرد ناکەم تکاتان لێ یەکەم واز لەو قسەیە بێنن یەکێتی نیشتیمانی کوردستان ساحبی هەموو کوردستانە نوێنەری هەموو چوار پارچەی کوردستانین غەدرتان لێکراوە بەڵێ وایە بەڵام عاجز مەبن بێتاقەت مەبن گەشبین بن لە زەمانی مام جەلالەوە یەکێتی وا بەقووەت نەبووە لە ڕووی عیلاقاتەوە لە بەغا لە ڕووی عیلاقاتی نێودەوڵەتی لە ناو حزبەکانی کوردستان و لە ناو هێزی پێشمەرگەکەمان قەت وا یەک ڕیز و بەقووەت نەبووینە وەکو نەوەدەیەک کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەری ڕمەکە بوو لە ئەو شەڕەی کە کردمان بۆ میلەتەکەمان ئەلێرە وعدتان پێدەم وعدتان پێدەم هەموو هەوڵێکی خۆمانە دەین تا یەک ڕیزی کوردستان بپارێزین تا کوردستان یەک خەینەوە تا هەر چوار پارچەی کوردستان حەقی خۆیان وەرگرن وا ئەتوانین ڕێز بگرین لە جەنابتان وا ئەتوانین ڕێز بگرین لە خوێنی شەهیدەکانمان ئێوە ساحبی یەکێتین ئێوە ساحبی کوردستانن لەگەڵمان بوەستن شان بە شان هەموو شتێکمان پێکرێت خەڵک ئەتوانین ئاشت بکەینەوە حزبەکان ئەتوانین ئاشت بکەینەوە میلەتەکەمان ئەتوانین ئاشت بکەینەوە ئەشتوانین نەیارەکانمان پان بکەینەوە شان بە شان بۆ پێشەوە ئەڕۆین بۆ سەرکەوتن بۆ کوردستان ئەلێرە من پەیامێکم هەیە
قوربانت بم ئالێرە من پەیامێکم هەیە بۆ هەموو حزبەکانی کوردستان چۆن لێرە ئاگری ڕاپەڕین عێراقی گۆڕی شەرق ئەوسەتی گۆڕی بە ئەمڕۆ بکەین بە مەجالێک کە دەستی ئاشتی درێژکەین بۆ هەموو حزبەکانی کوردستان ئێمە نامانەوێت هەرێم دوو بەشکەین هەرێم هی خۆمانە هەرێم ئێمە دروستمان کرد هەرێم ئێوە خوێنتان بۆ ڕشت عەدالەتمانەوێ گیان بەڵێ ئێمە دەست درێژەکەین بۆ هەموو حزبێک و هەموو لایەنێک کە بتوانێ میلەتەکەمان ئاشت کاتەوە کە بتوانێ خزمەتی میلەتەکەمان بکات کە بتوانێت ئیش بکا بۆ هەر چوار پارچەی کوردستان حزبەکان پارتی دموکراتی کوردستان ئەگەر ئەوەتان ئەوێ ئێمە دەستمان درێژەکەین بۆتان دڵمان پاکە ئەمانەوێت بۆ بەرژەوەندی حزبەکان ئیش نەکەین با بۆ بەرژەوەندی میلەتەکەمان ئیش بکەین با بۆ ئەوە خەبات بکەین ئەگەر ئەمەتانەوێ ئێمە ئامادەین ئەگەر ئەمەتان ناوێ خۆتان زەرەرەکەن تێکۆشەرانی ڕاپەڕین گەورە بوون بوو بۆ من ئەمڕۆ بێمە خزمەتتان دووبارەیەکەمەوە یەک داواکاریم هەیە لێتان واز لە زەونی سرد و زەونی سەوز بێنن کوردستان هی ئێمەیە کوردستان هی ئێوەیە و بەیەکەوە کوردستان سەوزەکەینەوە زۆر سپاس باز تۆ ناسنامەی بۆ نیشتیمان و بۆ نەتەوەی کورد ئەی پێشمەرگە پارێزەری شەرەفمانی شکۆمەندی وەک سەفین و هەڵگوردە ئەی پێشمەرگە تۆ لە هەر کوێبی خۆشی و ئارامی لەوێ بەندە ئامادەبوانی خۆشەویست سێ سرود سرودی مەشخەڵان ڕاپەڕین ئاسوودەبێ لەلایەن گروپی میوزیکی لوڕ